ئەو ریفراندۆمەی کە دەویسترێ ئەنجام بدرێ هەلومەرجی نێوخۆیی بۆ ئامادە نەکراوە هیچ وەکو هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی و هەروەها هەلومەرجی ئیقلیمی بۆ ئامادە نەکراوە و هەلومەرجی نێودەوڵەتیشی بۆ ئامادە نەکراوە بۆیە ئێمە مەترسی ئەوەمان هەیە بە حساب دەمانوێت هەرێمەکەمان بکەینە دەوڵەت دەترسم کە وەکو کابرامان لێبێ کە بۆ ڕشید چوو بوو سمێڵیشی لەسەردانان مەترسی ئەوەمان هەیە گەرنا حەقیقەت خەڵکێک ئینسافی هەبێ ناتوانێت مزایدەی ئەوە بەسەر ئێمە بکات کە ئێمە دەوڵەتمان ناوێت دەمانەوێت کە بە فعلی دروست ببێ نەک لە سەری قەرزدار بینەوە قازانجمان سەری بایەمان بخوا تای پاسچی لەو باریشی باری تڕێلەیە ئاخر ئەو بارە قورسەت بۆ ناتواندرێت تۆ ناتوانی تەحەدای هەموو دنیا بکەیت خۆ دەگونجا ئەو هەموو ملیارانەی کە بە هەدەر دراون هێندێکیان لێبێنینەوە خۆ دەگونجا خەڵک هێندە بێزار و نائومێد نەکرێ خۆ دەگونجا دامەزراوەکان وا پەک نەخەین خۆ دەگونجا بەو شێوە یاسا پێشێر نەکرێت دەگونجا کە ئەو دوو ئیدارەیە نەهێڵدرێت دەگونجا کە ئێمە یەک سوپای یەکگرتومان هەبێ یەک پۆلیسی یەکگرتو یەک ئاسایش یەک هەواڵگیری یەکگرتو هەمووی دابەشە هەنگاونانێک شوێن پێی خۆت نەبینی ڕەنگە هەڵدێرانی بەدوادابێت ترسی هەڵدێرانەکەمان هێگەنا لەگەڵ هەر هەنگاوێکین بەرەو سەر بەخۆی ئەگەر بمانەوێت پەرلەمان کاری خۆی بکە نابێت شتی بۆ دیاریکەی دەبێت بەڵام شتە بڵێ تەنانەت ڕێگە بە ئەندامانی پەرلەمان نەدراوە کە موناقەشەی بابەتەکەش بکەن دێ بۆ لای ئێمە دەڵێمیش قەنەعەتم وەکو ئەوە بە کەڵک نایە لە کۆبنەوەی دیکەدا دەنیشێت تەماشا دەکەم قسەکانی گۆڕیوە یەکا کە تۆ فێڵ لەو کابرایە دەکەی فێڵ لەو حیزبە دەکەی کە ئەو پێی وایە تۆ لەگەڵی دای نازانێت کە قەنەعەتت پێی نییە ئەوە چاکە لە سیاسەتدا لە کەسابەتدا لە مامەڵی کۆمەڵایەتیدا ئینسان ڕاست و ساغ و ڕوون و ڕاشقاو بێت کوردەواری دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ قسەیە کە بزانی جێ ناگرێ بڕیارێک کە دەزانی جێ ناگرێ زەرەری لە قازانجی زیاترە بڕیارەکە بکەوێ باشتر نەک هەرێمەکەمان بکەوێت ئێمە قسەی دڵ و دەممان یەکە شەرم لە هەڵوێستی سیاسیمان ناکەین